یەکێک لەو تەوەرە سەرەکیانەی کە ئێمە باسیەکەین پێوەری ئاوی ماڵانە کە بۆی تەمای ناڕزایی هاوڵاتیان و وەکەم کوڕی زۆری شتێدایە بۆ ئەوی بتوانین بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت گرفتی پێوەری ئاو چارەسەر بکەین و بڕیاری پێویستی بدەن بە تایبەت بە دیاریکراوی سەبارەت بەو غەڕامە زۆرەی کە مانگانە بۆ هاوڵاتیان دێتەوە. هەروەها بابەتێکی تر کە بابەتی یاسای ژمارە 12 ساڵی 2012 یاسای تاپۆکردنی ئەو گوندانێک کە ئەون ئەکەونە ناو عەرەمی شارەکان کە تاکو ئێستا لە ئاستی پێویستە ئەم یاسایەت جێبەجێ نەکراوە. هەروەها یاسای هەمواری یەکەمی یاسای ژمارە 3 ساڵی 2020 کە تایبەت بە خانۆ زێدەڕۆکان کە لە پەرلەمانی کوردستان لە دەستی لێژنەکەمان دەرچووە تەواو بۆ ڕێنمای پێویست دەرکات لە ئەنجومەنی شورای بۆ ئەوی دەستوبەر بکرێت لە جێبەجێکردنی ئەم یاسایش وێڕای ئەوەی نەخشەی با بڵێن خانوەکان و ئەو سیتیانی کە دروست دەکرێت خۆتان نەزان لە هەر لەم ڕۆژانی ڕابردوودا بەهۆی لافاوە لە شاری هەولێر هاوڵاتیەکی جگار زۆر زەرمەند بوون. ئەمانەوێ بەدواداچوون بۆ ئەم پرسە بکەین کە لەسەر چ بنەمایەک مۆڵەت ئەدرێتە ئەم گوندانە کە حساباتی با بڵێن لافا و کارەساتی سروشتی ناکرێت وێڕای ئەوەی بابەتی سەوزایی و پاراستنی سەوزایی لە ناو سنتەری شارەکان بابەتێکی گرنگە و هەروە خزمەتگوزاری گشتی